ئەم ژنە لەدایک بووی ساڵی 1970 دانیشتووی شاری مووسڵە و دایکی 4 کچە. ساڵی 2007 شووی کردووە. سەرەتا مێردەکەی کەسێکی سادە بووە، بەڵام کاتێک چەکدارانی داعش دەگەنە مووسڵ پەیوەندیان پێوە دەکات و بەیعەت دەدات بە دەوڵەتی ئیسلامی. ئێستا ئەم ژنە لە گەڕەکەی تلڕمان لە خانووی کرێدا دەژی. ئێمە کە دەرچوین ئۆتۆمبیلەکەی وەستان گوتم بۆ کوێ دەچیت؟ گوتی کارێکم هەیە لای برادران وەستە دێمەوە. ڕۆیشت و نیو کاژێریان یە کاژێری پێچ و هاتەوە کە هاتەوە دوو کچی لەگەڵ خۆی داهێنا. گوتم ئەمانەکێن؟ گوتی باس سەرکەون دواتر لە ماڵەوە پێت دەڵێم. بەڵام من ئارامم نەگرتاوەکو بگەینە ماڵەوە. گوتم تەنیا پێم بڵێ ئەمانە کێن لە نێو ئۆتۆمبیلەکەدا. گوتی ئەمانەیە زدین. ئیتر قسەم کرد و هاوارم کرد بەسەردا. گوتم بۆچی هێناویانت؟ گوتی پەیوەندی بە تۆ نییە، لای ئێمە بەم شێوەیە و دەبێ وا بکەین. ئێمە کە هێرش دەکەینە سەر ناوچەیەک موسڵمان نەبن، کچەکان و ئافرەتەکانیان وەکو کەنیزە دەبین. یەکەم جار کە کچانی کڕی نیازی وا بوو بیانکات بە موسڵمان. ئەگەریش نەبوون بە موسڵمان، گوتی وەکو خزمەتکاری تۆ لە ماڵەوە دایان هێڵمەوە. من لە سەرەتادا ڕەتم کردەوە و قبوڵم نەکرد. هەندێک بۆ شەڕمان و گوتی وەرە لەگەڵم و خۆتەڵیان بژێرە. گوتم نەخێر چۆن دەبێت؟ گوتی وەرە لەگەڵم و خۆتەڵیان بژێرە. گوتم من نازانم هەڵبژێرم. گوتی وەرە لەگەڵم. بە ناچاری چووم لەگەڵی و هەڵم بشاردن. مشيت معاه رحنا طبعا للبيت على الطيران